نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ڕاوێژ هەندێک لەو کێشانەش کە ڕوبەڕووی پێغەمبەری خوا دەبوونەوە بە ڕێگەی ڕاوێژ چارەسەری دەکردن. لە ڕاستیدا دەیویست لە ڕێی ڕاوێژکاریەوە بناغی بنەما و بنچینەیەکی گرنگ دابڕێژێت. ڕاستە خۆی پێویستی بە ڕاوێژی کەس نەبوو، بەڵام ئەوانەی دوای خۆی داهاتن و دەبوونە نوێنەری ئیسلام هەموو کات پێویستیان بە ڕاوێژ دەبوو. بەڵێ خۆی بە کۆمەکی ئیلاهی پاڵپشت کرابوو. خۆی باڵادەست لە هیچ مەسەلەیەکدا ئەوی بەتەنها جێنەهێشتووە، خۆ ئەگەر نەخۆشێک ئازاری بدایە پەروەردگار فریشتەیەکی دەنات بەهانایەوە و ڕێگەی شیفای پێدەوت. پەیوەندێکی بەردەوام و پتەوی بە جیهانی مەلەکوتەوە هەبوو کەچی لەگەڵەوەشدا گرنگی و بایەخێکی زۆری بە بابەتی ڕاوێژ دەدا. ئەمەش بۆ خۆی ڕەهەندێکی ترە لە ڕەهەندەکانی فەتانەتەکەی. پاش تێپەڕبوونی چەندین سەدا ڕاوێژ بووە سیستەمێکی پەیڕەوکراو لە بواری دەوڵەتداریدا. جا لەبەر ئەوەی دەواازەی کارگێڕی لە ئیسلامدا بەسەر ڕاوێژدا کراوەتەوە و تا بڵی فراوانە، هەروەها بەو هۆیەوە کە جیهانی بوونەکەی لە توانای دایەتەواوی سەدەکان لە ئامێز بگرێت، بۆیە دەبینی بە هەموو سەدەکاندا یەک بە یەک گوزەری کرد و ڕۆڵی خۆی بینی تاکو و گەیشتە ڕۆژگاری ئەمڕۆمان. بەڕگەیەک لە ڕاوێژ. ئەوجا چەپکێک نمونە. پێغەمبەری سەروەر ڕاوێژی لەگەڵ هەموو کەسێکدا دەکرد و ڕاو بۆ چوونی هەمووانی وەردەگرت، چونکە دەیویست بنەمای ڕاوێژ لە سەرجەمیەکەکانی ژیانی کۆمەڵایەتیدا ڕەگدا بکتێت. ئەوە بۆ ڕاوێژی بە حەزرەتی عەلی کرد. ئەگەرچی حەزرەتی عەلی ئەو مرۆڤە بوو کە دەیوت ئەگەر پەردەی غەیبیش لا بدرێت یەقینم زیاد ناکات، کەچی لە بازنەی دەرسی پێغەمبەردا تەنها منداڵێک بوو. پێغەمبەریش هەر لەو تەمەنەوە پرس و ڕای پێدەکرد. ئەوە بوو دوو ڕازەکان منافقەکان بوختانیان بۆ عایشەی دایکمان هەڵبەست. بەڵێ قێزەوەنترین بوختانیان بۆ ئەو دایکەمان هەڵبەست کە پاکیزەیەکەی بە دەقی ئاەت سەلمێنراوە. ئەم ڕووداوەش با ڕووداوی ئیلافیک ناسراوە. ئەو ڕووداوە فرێڕەهەندە بەم جۆرە لە لاپەڕەکانی مێژوودا تۆمار بووە. ئەگەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەواو دڵنیا بوو لەوەی کە وەحی ئەم باسەیەک لای دەکاتەوە و سەبارەت بە حەزرەتی عایشەش بچووکترین گومانی نەبوو، کەچی دیسان پێی باش بۆ ڕاوێژ بە دانەدانەی هاوڵانی بکات. بیرمان نەچێت ڕاوێژ هەمیشە سوود و قازانج دەستی ئینسان دەخات و نەبینراوە هیچی لێکەم بکاتەوە. دەیخۆ ئەویش بۆ ئەوە نێردراوە تاکو سوود و قازانجمان دەست بخات. هەر لەم بارەیەوە لە ڕیوایەتێکی لاوازدا ئەم بەسەرهاتی خوارەوە دەجێڕدرێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بانجی حەزرەتی عومەر دەکات و لێی دەپرسێت کە ڕای ئەو سەبارەت بە عایشە چییە؟ حەزرەتی عومەریش وەڵام دەداتەوە: ئەی پێغەمبەری خوا، بە دڵنیاییەوە عایشە پاکداوێن و بێگوناهە، بوختانیان بۆ هەڵبەستووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی دەپرسێ کە چۆن دەزانێت وایە؟ ئەویش دەڵێت جارێکیان خەریک بوو نوێژت دەکرد، ئێمە دواتر زانیمان بێ ئەوەی پێی بزانیت نەعلەکەت نەختێک پیس ببوو کە خەریک بوو بەو حاڵەوە نوێژدا ببەستی. یەکسەر جوبرائیل دابەزی و ئاگاداری کردی کە نەعلەکەت دابکەنیت. جا ئەگەر خوای میهرەبان لە پیسێکی وەها بچووک ئاگادارت بکاتەوە، ئیدی چۆن کەسێکی وا دەکات بە مەحرەمت کە دوور بێ تاوانێکی وای ئەنجام دابێت؟ نەخێر ئەی پێغەمبەری خوا، بێگومان جوبرائیل دێت بۆلات و هەواڵت دەداتێ کە عایشە چەندە پاکیزە و خاوێنە. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیێتی: ما نەدیمە منی ئیستیشارە، ئەو کەسەی ڕاوێژ بکات هەرگیز پەشیمان نابێتەوە. هەر بۆیە ڕاوێژی بە حەزرەتی عومەریش کرد. ڕاوێژێکی لەو جۆرە هیچی لەکیز نەدەدا، نەکرد هیچی لەکیز نەدەدا، بەڵکو سەر لە نوێ دڵی حەزرەتی عومەری فەتح دەکردەوە. بەڵێ پێغەمبەر ڕاوێژی بە قوتابیەکانی دەکرد و ڕای وەردەگرتن. بێگومان دیسانەوە ئەوانە سوودمەند و براوە دەبوون کە پرس و ڕایان پێدەکرا، چونکە بەم ئاکارەی وانەیەکی گرنگی ئەخلاقی فێردەکردن. مەگەر هەرخۆی نەبوو دەی فەرموو ئەوەی ڕاوێژ بکات هەرگیز پەشیمان نابێتەوە. لە سەروبەندی ئەوەی بەرەو بەدر بکەونەڕێ بەجیا ڕاوێژی بە ئەنسار و مجاهیر کرد. مێغدادی کوڕی عەمر بە ناوی کۆچەرانەوە چەندە مەردانە هاتە گۆ: ئەی پێغەمبەری خوا، بڕۆ بەدەم فەرمانی پەروەردگارتەوە، ئێمەش لەگەڵت دای. بەخوا ئێمە ئەوەت پێناڵین کانەوەکانی ئیسرائیل بە موسا پێغەمبەریان وت: بڕۆ خۆت و خواکەت جەنگ بکەن، ئێمەش لێرە بۆ خۆمان دادەنیشین. بەڵکو دەڵێن بڕۆ خۆت و خوا جەنگ بکەن، ئێمەش لەگەڵتدا جەنگاوەرین.
سوێن بەو خوایی کە تۆی بە حەق ناردووە، ئەگەر بمان بیت بە گۆم و زۆنگاویشدا لەگەڵت دەبین هەتا دەگەیتە مەبەست. پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەکانی پەسەند کرد و دوعای خێری بۆ کرد. پاشان فەرمووی: خەڵچینە ڕای خۆتانم پێ بڵێن. مەبەستی دە پشتیوانەکان بوو، چونکە تا ئەو وەختە بەڕاشکاوی گوزارشتیان لە بۆچوونی خۆیان نەکرد بوو، دەیویست ڕایان بزانێت. سەعدی کوڕی موعاز کە دارای بیرێکی تیژ بوو یەکسەر هاتە قسە وتی: دەڵێیت مەبەستت ئێمەیە ئەی پێغەمبەری خوا؟ ئەویش فەرمووی: بەڵێ وایە. ئەوجا سەعد فەرمووی: ئەی پێغەمبەری خوا، وەڵامی ئێمە ئامادەیە. ئەوە ماڵ و ئەوەش گیانمان، هەر هەمووی فیدای تۆیە. ئێمە باوەڕمان پێ هێناویت و بەڕاستگۆمان زانیت، شایەتیماندا کە ئەوەی هێناوتە حەقە، لەسەر ئەمەش پەیمان و گفتی خۆماندا کە گوێڕایاڵیت بکەین. ئەی پێغەمبەری خوا، بفەرموو بکەوە ڕێ بۆ ئەو کارەی دەتەوێت، ئێمە لەگەڵت داین. سوێند بەو خوایی تۆی بە حەق ناردووە، ئەگەر بشتەیت لە دەریا ئێمەش لەگەڵتدا لی دەدەین و یەک کەسیشمان لێت دوا ناکەوین. هیچ نیگەرانیش نابین بەیانی بە دیداری دوژمنانمان بکەین. ئێمە لە جەنگدا ئارامگرین، لە ڕووی دوژمناندا دلێر و نەبەردین. سابەڵک و خوا بەهۆی ئێمەوە ئەوەت پیشان بدات کە چاوتی پێڕوون دەبێتەوە، لەسەر بەرەکەتی خوا بکەوەڕێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاوێژی دەکرد و بە مەشجیانی یەکێتی و تەبایی نێوان مسلمانانی دەردەخست. مهاجیر و ئەنسار لەسەر خاڵێک یەکدەنگ بوون، ئەویش سووربوون بوو لەسەر جەنگ و شەهید بوون. ئەوەش تاکە شتێک بوو کە دەبوو پێی هەڵبستن لە ئازگرۆ و ئۆردوی دوژمندا کە باڕق و چینە شمشێرەکانیان ڕاکێشا بوو، تیرە ژەهراویەکانیان خستە بۆ ناو تیر و کەوانەکانیان. لەو کاتەدا کە پێغەمبەر لەسەر پێ بوو بۆ بەرگریکردن لە حەق و حەقیقەت و شەرەفی ئیسلام و ئابڕوو و کەرامەتی نەتەوەی ئیسلام بۆچوونی هاوڵانی وەردەگرت. بەم جۆرەش بۆچوونی بەرزی خۆی بە فراوانترین زەمینەدا بڵاو دەکردەوە و لەسەر پتەوترین بناغەش جێگیری دەکرد. ئەو جادەی سپارت بە جۆش و خرۆشی دانە بەدانەی هاوڵانی. بەڵێ، جاخۆ مەبەستی بنەڕەتی ئەو هەر ئەمە بوو. لە ڕاستیدا خوای باڵادەست نەخشەی ڕێگەی بۆ کێشا بوو. ئەوی شوێ ڕای ڕێنوێنی پەروەردگاری ڕای شوێن کەوتوانی وەردەگرت، تاکو لەو هەڵوێستە گرینگەدا هاوبەشی بیرکردنەوە و هەستەکانیان بێت. خۆ ئەو هەرچی بڕیارێکی بدایە ئەوان بێ چەند و چوون ملیان بۆ کەس دەکرد. ئاخر بەڵێنیان پێدا بوو، واتای ئەو بەڵێنەش ئیمان بوو. ئەوە تایەخەی کەعبی کوڕی مالیک دەگرێت و بە ئەسپایی ڕای دەوەشێنێت و پێی دەفەرموێت: ئەی تۆ لە عەقەبەدا پەیمانت پێنەدام؟ مەگەر پەیمانت پێنەدام کە لە شین و شادیدا بە شەو و بە ڕۆژ لەگەڵم دابیت و لێم جودا نەبیتەوە؟ پەیمانیان دابوو، بەرەو ڕووی مەرگ چوون. ئەمە بڕیاری خۆیان بوو، بڕیارەکەیشیان بردەسەر. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لە ڕێی ڕاوێژەوە ڕێیخۆش دەکرد تاکو تێگڕای مسلمانان خۆیان بە خاوەنی بانگەوازەکەی بزانن. بۆیە دەبینی هەر کەسە و بە گوێرەی توانە وزەی خۆی بە هەڵە داوان شانیدایە بەر ئەو گەنجینەی گەوهرە. بەڵێ، هەموویان خۆیان بە خاوەنی بانگەوازەکەی دەزانی و بڕوای تەواویان هەبوو کە هەڵگرتنی ئەو پەیامە مەبەست و ئامانجی ژیانیانە و شەهیدبوونیش لەو ڕێیەدا شیرینترین ئاواتە. سەبارەت بە پێگەی ڕوبەڕووبوونەوەی دوژمن هات و لا جێیەکدا سەقامگیر بوو. ئەو جێگەی هەر لە سەرەتاوە دۆزی بووە و خۆی بۆ سەربیرەکان دانابوو. هەرزوو بڕیاری ئەوەی دابوو چتە پۆڵکەیەک بگرێت و لە کوێشدا گورز لە دوژمن بوەشێنێت. بەڵام دیسانەوە دەرگای ڕاوێش لەسەر مەسەلەکە دەکاتەوە. لەو کاتەدا حوبابی کوڕی منزیر کە زۆریش بەناوبانگ نەبوو لە ناو هاوڵاندا هەستایە سەر پێوتی: ئەی پێغەمبەری خوا، ئایا جێگیربوونت لەم شوێنەدا بە فەرمانی وەحیە؟ ئەگەر بە فەرمانی وەحیە ئەوە ناتوانین بستێک لە شوێنی خۆمان بترازین، یاخود ستراتیژ و بۆچوونی تایبەتی خۆتە. کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵامی دایەوە وتی بۆچوونی خۆمە، حوباب بەم شێوەیە بەردەوامیدا بە قسەکانی: ئەی پێغەمبەری خوا، با ئەو جێیە بگرین کە بیرەکانی لێ، هەرچی بیرەکانی تریشە با پڕیان بکەینەوە و ئەو بۆ دوژمن نەهێڵینەوە. ئەو جا تۆش بارەگاکەت لەسەر بیرەکە بە جۆرێک جێگیر بکە بکەویتە ناوەڕاستی ئێمەوە. سەلمان کۆیلەیەکی فارس بوو، کۆیلەیە کە لە سەرەتادا ئاگرپەرست و پاشان مەسیحی و دوجاریش مسلمان بوو. وەختێک مسلمان بوو بێ کەس و بێنەوا بوو، لە هەموو شتێکدا خۆی بە قەرزارباری ئیسلام دەزانی، خۆی بە چەند وشەیەک بە جوانترین شێوە ئەمە دەردەبڕێت. جارێکیان لی دەپرسن کە لە چییە و کوڕی چییە؟ ئەویش بەم جۆرە وەڵامیان دەداتەوە: أبي الإسلام لا أب لي سواه إذا افتخروا بقيس أو تميم. باوکی من هەر ئیسلامە، جگە لەو باوکم نییە. شانازی خەڵک قەیس و تەمیمە، هیچ باکم نییە. بەڵێ،
بەڕاستی ڕەچەڵەکی ڕاستەقینەی خۆی دۆزیوەتەوە. ئەو سەلمانی ڕۆڵەی ئیسلام لە جەنگی خەندەقدا کە بە ئەحزابی ژناسراوە، پێغەمبەر وەک نەریتی خۆی ڕاوێژ بە هاوڵانی دەکات، هەر یەکە و شتێک دەڵێت تا ئەوەی نۆرەی سەلمان دێت. سەلمان بۆ چوونی خۆی بەم شێوەیە دەردەبڕێت: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لای ئێمە نەریدوا بوو لە کاتی شاڵاوی دوژمندا خەندەق بە دەوری شاردا هەڵبکەنین، بۆیە پێشنیاری هەڵکەندنی خەندەقێکی وەها دەکەم بە دەوری مەدینەدا. سەروەرمان بۆ چوونەکەی سەلمانی بەلاوە پەسەند بوو، بۆیە فەرمانیدا بە هەڵکەندنی خەندەق و خۆیشی لە کاری هەڵکەندنەکەدا بەشداری کرد و جۆش و خرۆشی هاوڵانی بەرز کردەوە. تەنها ڕاوێژی بە پیاوان نەدەکرد، بەڵکو پرس و ڕای بە ئافرەتانیش دەکرد. ئەوە تا لە حودەیبیەدا ڕاوێژی بە سەلەمەی خێزانی کرد و پێشنیارەکەیشی جێبەجێ کرد. بە درێژایی ژیانی ئەم ڕێبازەی گرتەبەر و لە ڕێگەیەوە توانی چەندەها گرفت و کێشەی سەخت ببەزێنێت. و ئێمە لەم دوایەدا خەریکە لە بایەخی ڕاوێژ تێدەگەین لە بەڕێوەبردنی دەوڵەتدا. تاگرە و خۆسەپێنەکان لە دوای خۆیان سەدان کێشە و قەیرانیان بەجێهێشتووە و بەو جۆرە ڕۆیشتون. ئەوە پێغەمبەرمان بوو فێری کردین گەورەترین ڕێز و ئەرزەش بۆ فیکر و ژیری دابنین. دیارە عەقڵ حیکمەتی وجودی خۆی هەیە، هەر بۆیە بوونی دادوەری ژیری و بیرکردنەوەش حیکمەتی خۆی هەیە. تەنانەت لەو کەسانەشدا کە سروش پاڵپشتیان دەکات و لەو مەسەلانەشدا کە لەسەر بناغی وەحی هاتوونەتە ئاراوە، دیسانەوە سەریان لێ دەدرێت و ڕۆڵی بەرچاو دەجێڕن لا لێکدانەوەی وەحیدە. بۆیە یەکێک لە بنچینەکانی شەرع ئەوەیە هەر کەس بێبەش بوو لە ژیری و هەڵسەنگاندنی عەقڵی بە مکەلەف و لێپرسراو دانانرێت.